بەناوی خوا من ناوم بێستون تەیفور خەڵکی گوندی یاخسەمرم ماوەی 8 ساڵە خەریکی بەخێوکردنی هەنگم و بەرهەمەکانی هەنگ کەش و هەوای کوردستان بەعام بەگشتی زۆر لەبارە بۆ بەخێوکردن و بۆ پەروەردەکردنی هەنگ ناوچێکی زۆر لەبارمانێ بۆ بەرهەمێنانی هەنگوین هەرچەند بەگشتی کەش و هەوا گۆڕاوە چەند ساڵەکە بەڵام بەعام الحەمدوللا باش لە گەرمیانەوە هەتاکو و کوێستان بەعام ناوچەکەمان لەبارە بۆ پەروەردەکردنی هەنگ بە تایبەتی ناوچەی شار باشدەر ناوچێکی زۆر لەبارە لەگەڵ پێنجوێنە کوێستانەکانی هەڵگورد و قەندیل ئەمانە بەگشتی شوێنێکی لەبارن بەڵێ ئەو هەنگوینەی کە لە دەرەوە دێ کاریگەری کردۆتە سەر بەروبوومی هەنگاوانان لە کوردستانیشا بە تایبەتی هەنگوینی ئێران و تورکیا کە بە لە شاو دێ و زۆربەی هەنگوینەکەش کە ئەسڵەن هەنگ نەیبینیوە یعنی کارخانێ و دروست دەکرێت لە شەکر و تام و بۆنی تێکرێت هەنگوینیش نییە وەڵی مختبەرمان نیە خۆی مختبەرێکی پێشکەوتوو نەبێ خەڵک زۆر هەنگوین شتێک نییە کە بڵێن ئەناسرێتەوە یا ئازانرێ ئەبێ مختبەرێکی زۆر پێشکەوتووە بێ جا شیکاری بۆ بکە بەخێوکردنی هەنگ ئێمە وەکو خۆمان گەرمێن و شۆستانی پێیەکەین لە وەرزی زستانە یان بینە خوارەوە بۆ گەرمیان بۆ کەلار و کفری و شارە زور لە مانگی چوارەوە ئەیانینەوە نیمچە کوێستان لە مانگی شەشی شەوە ئەمینە کوێستانەکان شوێن بە شوێن ئەیانبینە سەرەوە لەگەڵ گوڵەکانە گوڵ لە شوێ پیاوی ئەمە هەنگکابینەوێ وەڵا بەڕاستی هیلاکی پێوە دیارە هیلاکیمان پێوە دیارە زۆر هیلاگە بین بەهۆی گەرمێن و شۆستانەوە یا زۆر جار زەرمان لێکەیە بۆ ئەوەی کە لە بازگەکانیشا ئەگە کتابە پێ نەبێ هەنگەکە ڕاگرن و زۆر جار خەسارەمان لێکەوە هەنگیشمان لە خنکاوە یا لە شۆستانەکانە ورد چێ ئێستا خەسارەمان لێدا بەڕاستی ئەزێتیەوێ بە پێی فەسڵەکان چاودێری ئەگۆڕێ ینی کاتێ 15 ڕۆژ جارێکە بێسەردانی بێ کاتێ ئەبێ هەموو ڕۆژێ بچی ینی کاتی پورەدان یان کاتی شڵخە ئەبێ هەموو ڕۆژێ بچی بۆی کە شڵخەیدا شڵخەکان بگریتەوە بە پێی کاتەکان سەردانکردنەکە گۆڕێ هەنگوینمانێ هەنگوینی بەڵێ ناوچەی گەرمیانە هەنگوینمانێ نیمچە کوێستان هەنگوینیشمانێ هەنگوینی کوێستانە ئەوەی کە لە سروشتا خۆی هەنگەکە هێنای جا ئایا گەرمیان بێ یا کوێستان بێ ئەو هەنگوینە ئەسڵیە ئەوەی کە هەنگەکە خۆی هێنای یعنی ئەگە دەستکاری نەکرێ و شەکرای بەدانێدرێ جا لە گەرمیان بێ لە نیمچە گەرمیان بێ لە کوێستان بێ فەرق ناکە و هەنگوینە سروشتیە بەڵام ناوچە بۆ ناوچە فەرقەکە لە تام و بۆنە هەنگوینی نیمچە کوێستانی کوێستانەکان فەرقێکی لەگەڵ گەرمێنەکە بۆ تام و بۆن و تایبەتمەندی ئەو زۆر کات دێمە کە هەنگمان لە شوێنەکە داناوە پورەکانمانە ڕوا یانی شڵخەی هەنگەکانمانە ڕواچێتە ناو کلۆرەدارە یان ناچێتە بینی شاخێکەوە لەلانە دروستەکە یا شانە دروستەکە جیاوازی ئەو هەنگوینەی کە لە ناو کلۆرەدار و یا لە ناو شاخەکان ئادۆزرێتەوە لەگەڵ ئەم هەنگوینەیە جیاوازی نییە لە ڕووی هەنگوینەکەیەوە پێکاتی هەنگوینەکەیەوە تا میش و بەڵام جیاوازەکەی مێوەکەیەتی ئەو مێوەک بڵێ خۆی سروشتی ئەو دروستیەکە هەنگاوانان بەعزێ کات ئەساسێکی بۆ دانن هێنا ئەو شیلەی کە هێنێ لە گوڵەکانی دەوروبەریە ئێمەش هەمان ئەو شیلێ و ئەومان ئەو گوڵانەیە کە لەسەری هەنگ ئیژەکە لە ڕووی شیلەکەیەوە هەنگوینەکەیەوە فەرقێکی ئەو تۆی نییە بەڵام لە ئەساسی مێوەکە فەرقێکی هەیە ئەو سەتاسە سروشتی و زۆر جار ئێمە ئەساسێکی کەم بۆ دانن بۆ هەنگەکە وەڵای زۆر جار بیستمان ئەڵەن کەسێک دارێکی دیوەتەوە هاتووە لە نزیک دارەکە شەکرای بۆ داناوە و بەس بۆ ڕیکلام لە دارەکەی ئاڵێ ئەمە هەنگوینی دارە هینا زۆر کات بیستمان ئەڵێن شەکرایان بردو بۆ لای دارەکە و هەنگوینیان لەوە دەرهێناوە لەو دارە و شەکراوەکەشان بردووە بەڕاستی ناسینەوەی هەنگوین زۆر قورسەوە نییە کە بە ئاسانی بتوانانی بڵێ ئەم هەنگوینە ئەسڵیە ئەویان عادیە تەنها مختبەرێکی زۆر پێشکەوتو یا سیقەی هەنگاوانەکە یەکە بتوانی هەنگوینێکی باشی دەستکەوێ ئەو مختبەر پێشکەوتۆش لە وڵاتی ئێمە لە کوردستانە نییە تا ئێستا بوونی نییە چکە هەنگوین هەرەوە نییە بڵێن شەکرەکان جیاکاتەوە هەنگوین ئەبێ مادە فیزیایی و کیمیایی و هەموو شتەکان جیاکاتەوە ئەنجا بۆ دەرەکەم هەنگوینە مادەی ژەهری هەیە مادەی ژەهری نییە ئەوەی کە لە بازار ڕاهەیە ئەڵێ بە 200,000 و بە گەڵایەک و بەمانە لەگەڵ ئەم هەنگوینە زۆر جار ئەمە کە ئێمە بە 50,000 ئەمە ئێمە زۆر باشتر کە لەوەی خەڵک دوو گەڵای پێە بەڵام ئەڵێ ئەمە چاوبەستی یەکەن لە بازار ڕە و خەڵک زۆر بەگران پێفرۆشن تەنها مختبەرێکی پێشکەوتوتوانە هەنگوینی ساختەوەی لێرەش مختبەرمان نییە بەداخەوە وەڵای ئەوەی کە هەنگەوانە و بڵێن ئەوەی کە خیبرەی هەیە لە خواردنی هەنگوینە لەوانە ڕێژەی کەم توانێت بەوەی کە بەتام و بەن جێکاتەوە بەڵام ئێش 100% نییە
پێستا بۆنی ژاتووە هەمان بۆنی ئەو هەنگوینە لە بازاڕەوە ئەکرێتە هەنگوینە شەکرەکەەوە بە خەڵکی فرۆشتنەوە بەڕاستی هەنگوین لە سەلاجە هەر ناوێتێتە سەلاجەوە چونکە سەلاجە ڕادەی شەی زۆرە و هەنگوینەکە تێگەدا هەنگوین زۆر کە زەڵە ئەی خەمە سەکلێنس و ئەی سووتێنین و ئەی خێنە فرێزەر و ئەمانە چونکە هەنگوینی ئەسڵیش تەبەلورەکە و ئەی بەستێ بە کریستاڵە بێ هەنگوینی وڵاتان معرزی تایبەتی خۆی هەیە ئەوانەی کە تەبەلورەکەن ڕۆژی تایبەتی خۆی هەیە هەنگوینێکی باڕپێکراوی کە تەبەلورەکە بەڵام بەداخۆ لە وڵاتێمە تا ئێستا خەڵک باش حاڵی نەبوو لەوەی کە هەنگوین کە بەستی یا تەبەلوری کرد ئەو هەنگوینە ئەسڵە لەگەڵ تەبەلوری کە ئەم هەنگوینە بەداخۆڵە نەمە شەکرە بەڵام واژ نییە هەنگوینی ئەسڵیش تەبەلورەکە هەنگوینمانەیە وەکو ڕۆنی تەنەکەی لێیە شێوازی زەردی هەیە ڕمەیل و سپی هەیە زۆر کات هەنگوین لە سروش تا خۆی بەو شێوەی لێدە و ئەی بەستێ وەکو ڕۆنی لێیە ئەوە هیچ پەیوەندی بەوە نییە کە بڵێن ئەم هەنگوینە عادیە هەنگوینی ئەسڵی جوای لێدێ و زۆر جار گوڵەکانمان چەند بە دووسێ ساڵ جارێک گوڵەکان هەمووی نێرە ئەبێ زۆر جار هەنگوینمان ئێبەستێ زۆر جار نایبەستێ ئەمە پەیوەندی بە ڕۆکی بۆ ڕۆکانەوەیە کە ئەو مادانیتیە کە هەنگوینەکە تەبەلورەکە یعنی شەرت نیەک ساڵێک هەنگوینی بەستە ساڵێک نایبەستێ ساڵ هەیە گوڵەکان نێرن ڕۆکی زەیتیان پێڵن ئەو ڕۆکانەی بەستێ بە ساڵ هەیە ئەو ڕۆکانە نیە و نایبەستێ ئێستا ئێمە لە دوو دەیە کە دراوسێ دێن هەنگوینەکەمان بڵێ هەنگەکەمان داناوە تام و بۆن و ڕەنگی هەنگوینی ئەم دەیە لەگەڵ ئەو دەی ترا فەرقا چکە بەهۆی ئەو سروشتەی کە هەنگ شیلەی لێدێنە و لە وەرگایە بۆوی تام و بۆنی هەنگوینەکە گۆڕێ شوێنمانەیە گوڵی ترشمان زۆرە گوڵی تر شەسماق هەنگوینەکەی سووکترە و دڵ ناگرێ و زۆر شیرین نییە هەنگوینیشمانەیە لە شوێنێکی وەکو بڵێ قەڵەمتوزی زۆر لێبێ ئەم شتانە خوڕنوک ئەوانە هەنگوینەکەی قورسە و دڵەگرێ ئەمە هەردووکشە هەر باشن بەڵام هەنگوینەیە سووکتر هەنگوینەیە قورسترە جیاوازی و ڕەنگانە تەنها بۆ شیلەی ڕۆکەکانە گەڕێتەوە تەنها شیلەی ڕۆکەکان جار هەیە ئەو شوێنەی کە هەنگ شیلەی لێ وەرەگرێ هەنگوینەکەی ڕووجۆرە ڕۆکێکی لێ ڕەنگی کاڵە یا ڕەنگی تۆخە بەس وەکو شانە هەیە ڕەنگی ڕەشە یا ڕەنگی زەردە هەیە ڕەنگی سپیەوە ئەگەر ماگ بێ دووسێ ساڵ ئەو شانەی ومێنێ لە ناو سنووقا ئەوە ڕەنگەکەی میوەکەی ڕەژە بێ ئەگەر کەمتری بەشکەتیا بەخێو کرا بێ زەردە بێ ئەگەر هەتیا بەخێو نەکرا بەکو ئەمە سپیە بێ چکە خۆی مێو هەنگ کە مێو دەرەکە عادەتە هەر سپیە بەڵام بە مروری زەما کامێنێتەوە لە ناو سنووقا ڕەنگەکەی گۆڕ هەنگوینی بڵێن شانە ڕەش بێ و سپی بێ و زەر بێ ئەمە شانەکەی ئەمە هەنگوینەکە نیە بڵین کە ڕەنگی وایلاتوە وەڵی ئاستی کڕیاران بە وەرزە گۆڕێ یا بە کات دەگۆڕێ ئەگەر موشەکە لە کاتی خۆیان تەوزیع بکرێ و هەموو ماگان بێ خەڵکیش زیاتر ڕۆکاتەکڕینی پێداویستەکان وەکو هەنگوینیش یەکێکە لەو مادانێکە بۆ شیفاش بەکاردێ خەڵکی کڕێ بەڵام گە موچە دواکە بۆ دووسێ مانگ جارێک ئەوەش تەسیرەکاتە سەر بازار وەڵی بۆ ئەنواعی نەخۆشی دێن یعنی چکە هەنگوین خۆی گەورە بە شیفا ناوێناوە لە قورئانی پیرۆزە حەچی نەخۆشیێک بێ هەنگ هاوڵەتەن داوایەکەن بووی وەڵی وەکو حکومەت وەکو هەنگەوان وەکو خۆم من قساکەم لە ساڵانی 2000 هەڵە نەبوون 16 و 15 ئەمانە دەرمانی قڕکەرەکانی بڵین هەنگی دێنا بۆمان سوودمان لێ وەرەگرت و بە نرخێکی هەرزانیش خستە بازار زۆر باش بەزەوە 4-5 ساڵە بەداخەوە وەزارەتی کوشتکار و دەرمانە نەمە بۆ نایانێ ئەوەی کە ئەژمێنێتەوە بۆی کە هاوکار بوو بێ تا ڕادەیەک هاوکار بوو من پار هەنگ بە لێشاوە هات یا پێرار بەس تا ڕادێک ڕێگریانێکە بەس ناڵم 100% بنبڕ بووە بەڵام داواکارم لێرەوە داواکارم کە نێڵن هەنگوین و هەنگی دەرەوە بێ بۆ وڵاتەکەمان خۆمان زیاد لە خۆمان و ئەتوانین بیشینێرین دەری وڵاتیشەوە الحەمدوللا ڕێژەی هەنگوینمان زۆرە نرخی هەنگوین بەپێی ویژدانی کەسەکەیە هەنگوینمانەیە بۆ نمونە لە 30,000 دەست بێکە تاکو 150,000 یعنی نرخێک نییە سابت بە بڵێن ئەم نرخی هەنگوینە دانراوە بە 50,000 کەس نێبووین زیاتر بیفرۆشەیە کەمتر بیفرۆشێ هەنگاوانەکە خۆی ئازادە لە 30,000 فرۆشێ بۆ نمونە بۆ 150,000 ڕێنماییم بۆ کڕیارە بەڕێزەکان ئەوەیە کە ڕاستە و خۆ ئەتا ئەکرێ لە دەستی هەنگاوانەکە بیکڕن هەنگاوانێکی سیقە پێکراوە بێکە لە خواترز بێ یا غەژنەکە لە هەنگوینەکەیە زۆربەی بازار هەنگوینی تایە ئەسڵەن هەر هەنگی ژەر نەیبینە و کارخانەیە و تام و بۆنی تێکراوە لە بازاری شابنەخێکی زۆر بەرز دەفرۆشرێ یعنی زیاتر مشتری یا کڕیار هەنگاوانەکە بناسێ باشترە هەنگاوانێکی سیقە پێکراوە بێ ئێمە زانیاری زیاتر پێشەوەی کە ئەم ئەنتەرنێت و ئەم شتانە پێیا بێ سوودمان لە کەسە ئەزمونونەکان وەرەگرت ئەوانەی کە چەند ساڵێک بوو
ئیشی هەنگاوانیان کردووە بەڵام ئێستا الحەمدوللیلا کلیکێک بکە هەرچی زانیاری هەنگە دێتە بەردەستەوە ئەوەش کار ئاسانیە بۆ هەنگاوانان ساڵانە خولیش هەیە خولی بەهێزکردنی هەنگاوانی لە ڕێنمایی کشت و کاڵ ئەوانە ئەتوانین بچین بەشدار بین ئەم ساڵ تا ئێستا بڵین کۆنگرەی هەنگاوانانی عارەب بوو ساڵانە بە کوردستان بەشداریە کرد هەموو ساڵەژ الحەمدوللیلا پلەی یەکەم و دووەمی هێناوە لە هەنگوینە لە دەرەوە هەنگوینەکەمان کۆلەتی زۆر بەرزە هەفتێکیش لەمە پێش لە تورکیا لە وڵاتی تورکیا ئەپیمۆندیا کرایەوە لەوێ هەنگاوانانی کوردستان بەشدار بوون لێش بەڵێ